رحمة الله وبركاته. برزة كانم داوالي بردنمان هيا وهو يخلل شي ناو كنالوا برنامجك قطع بو هاتي نو خزمتان بلاشي معنا قلب باب فرمه. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. تركيا أحوال شلون باش شكر. خوي جورا سركوتك بريزي براي برز. أحوال باش شكر. صاد خوي جورا. الحمد لله براكم الحمد لله. خوي جورا بتام باريزي خوي جورا بتام باريزي خوي جورا نمونة زوركا. آمين. ونموني كنالكتان نموني كنالكي عطونية بو ملتي كرد بو كردستان بو همو مسلمانان هیوادارم هەموو مسلمانان بە گوێرەی توانای خۆیان سیای ئەو کەناڵە بکەون لە خزمەتی ئەو کەناڵەیە بن ئێوە چۆن بە عیلمەکەی خۆتان بە هیلاکە بن لە خزمەتی ئەو خەڵکەیان ئەو خەڵکەش کە پارەی هەیە ئەو کەسەی خوا پێداوە هیوادارین بکاتە خزمەتی ئەم کەناڵە چۆن ئێوە هەوڵە دن ئەوانش هەوڵی خۆیان بدەن دەسۆشیدان لێ یەکەین کەناڵێکە سوپاس بۆ خۆی گەورە ڕۆشنگەرەوەی میلەتی کورددا یعنی هەموو پوش و پەلاش و ناڕەحەتی و بیدعە و هەموو یەکی لاداوە لەسەر ڕێگای مسلمانان لەسەر چاواشەکاریەکان بە فەزڵی خوای گەورە و باشان ئێوەی بەڕێز خوای گەورە نمونەتان زۆر کا خوای گەورە پایدارتان کات دەستخۆشی لە کەناڵەکەتانە کە مامۆستاکیان یەک پرسیارێکشمەیە خوای گەورە ئەجرت بنووسێ برایگیان خوای گەورە پاداشتاتەوە لەسەر دوعا خێرەکانت و لەسەر قسە باشەکان برایگیان خوای گەورە لەوەمان باشتر کە کە ئێوە گومانمان پێ دەبان لە گوناهیشمان بوو زۆر لەوە ئێمە هیوامە زیاتر پێدانە دکتۆرجان خوای گەورە بتان پارێزە خوای گەورە نمونەتان زۆرکە خوات زادات فەرموو برای پرسیارێک فەرموو گیان وەڵی کۆمەڵی مامۆستا هەیە وتارەکانیاندا نابەزێ لە کەناڵیان بەشداری پێشتر دابەزا تەلەفۆنمان بۆ کردوونە چەند جارێک هەنێکیان ئەڵێن کاکێکیان دکتۆر وتێتی ئێوە نابێت لە خەتی مەدخەلیات بمێن ئێمەش پێمان وتوونە ئەڵێ دکتۆر وتێتی چی براکەم ئەڵێن نابێت لە سەر خەتی مەدخەلیات بمێنن خەتی مەدخەلیات ئێمەش وتومانە ئێمەش پێڵێن ئێمەش ئەڵم ئێوە خۆیەوە شوێنی شەخص نەکەوتونە شوێنی دینی ئیسلام کەوتونە بەڵام ئەوان وەکو شتێک عادی بوونە لە ئێوە ئەڵێن ئێمە ئەومان خۆشەیە بەڵام ئیستا ڤیدیۆکانی هەردا نابەزی هەر بە دیان و نامۆستاگیان ئەڵێن من ئەو قسەیان کردەوە دانێکیان ئەڵێ ئەگەر شێخ وتێتی ئەگەر مامۆستاکەی من پێم بڵێت تۆ درۆزنی مش پێڵم درۆزنی ئێوتم ئەگەر کەسێ درۆ نەکات مامۆستا چۆن نەتوانێت پێ بڵێ درۆزن کە کەسێ درۆزن هەر کەسێک کە درۆیە نەکە و شتێن نەکات کەسێک پێی بڵێت حتمما ئەبێ جوابێکی هەبێت پێی ناخۆشە کە کەسێ درۆزن نەبێت ئەبێ بەرگریە لە خۆی بکە ئەوش هەڵێ ئەبە لە ئوسوڵی ئێمەی سەلەفی نییە و مسلمان نییە ئەوە مامۆستا بڵێنیان بەچی خۆ ئێمە ئەوە دوورە لە ڕۆشتی جەنابتانەوە کە بە یەکێ بڵێن درۆزن کە درۆزن نەبێت ئەم دیانانە نەهێنەوە مامۆستا پێم خۆش بوو تۆزە قسەی لەسەر پێی زۆر دەست خۆش بێ برای بەرز دەست خۆش بێ کاکە گیان خوا سەلامەتکە برا بەڕێزەکەم کەناڵی ئاسمانی ئامۆژگاری لەو ڕۆژەوە کە دانراوە بە فەزڵ و کەڕەمی خوای گەورە لە پاشان بە هەوڵ و تێکۆشانی چاکەکاران و خێرخوازان هەدەفمان خوای گەورە خۆی ئاگای لە نێتمانە ڕەزابوونی خوایە مەبەستمان خزمەتکردنی ئەو میلەتە کوردە موسڵمانەی خۆمانە بتوانین لەلایەکەوە ئێمەش لە خزمەتیان دابین لەو ڕوانگەیەوە کە ئامۆژگاری کاریان بین نەسیحەتی خەیریان بکەین بە گوێرەی بەڵگەکانی قورئان و سنت ئەو پەیامەی کە خوای گەورە ناردوویەتی بتوانین شی بکەینەوە و بیگەێنین بەچێ بەو میلەتە بە تێگڕایی بە گوێرەی توانای خۆمان لە هەوڵی ئەوە داین بەخوا براکانم وەڵاهی خەمی ئەوەمانە کە کوردێک ئەگەر لە ئەوروپاش بێ دەمانەوێت دەنجی تەوحید و سنت و قورئان پێی بگات کوردێک لە وڵاتێکی تر بێ هەر لە خەمی ئەوە داین کە ئەویش زیاتر لە دینەکەی شارەزا بێت چونکە پێمان وایە و یەقینمان و عەقیدەمان وایە عیزەت و سەعادەت و کامەرانی و بەختەوەری هەموو مرۆڤێک لەوەدایە کە دەستگرتو بێ بە دینی خوا کە تەنها خوا بپەرستێ کە لەسەر ڕێگای ڕاست بێ ئامۆژگاری بۆ ئیش دەکا برا بەڕێزەکانم ئێمەش هەر مامۆستایەک لە هەر شارێک بێت بەو مەبەست و مەقسەدەی ئێمە ڕازی بێ کە هەمانە و بەو قورئان و حەدیسە ڕازی بێت و لەسەر منهەجی ئەهلی سونە بڕوات دوور بێ لە ئاژاوە و فیتنە و مەشاکل و کێشە وەڵاهی برا لە خزمەتی داین کەناڵی ئامۆژگاری منبەرێکە هەر مامۆستایەک کە دێ قورئان و سنت و تەوحید بڵاو دەکاتەوە ئێمە لە خزمەتی داین ئێمەشتی بۆ بڵاو دەکەینەوە ئینشاءالله بۆ چونکە پێم وایە ئەمانەتەکە ئەوەندە قورسە تەنها بە من و بە چەند مامۆستایەکی تر هەڵ ناگیرێت پێویستی بە هاوکاری و تەعاونە ئەمما کۆمەڵێ برا کە بە دید و بۆچوونی ئەوان کەناڵی ئامۆژگاری دەبێت لە ماڵەکان بسڕێتەوە سەیری نەکرێ کەناڵێکی بیدعەیە کەناڵێکی گوناحە
ئەو مامۆستایانی لە ئامۆژگاری دەردەچن ئەوانە مبتدیعن و لەسەر ڕێبازی سەلەفیەت نەماون. ئەمە برا بەڕێزەکانم بەس دوعا دەکەین خوای گیان هیدایەتیان دەی، خوای گیان هەم عەقڵیان پێ بدەی هەم علمیشیان پێ بدەی، چونکە وەڵڵاهی ئەو قسانەی کە دەکرێت تەنها نوقسانی علم نییە، نوقسانی عەقڵیشە. بۆچی بەس نوقسانی علم نییە هی عەقڵیشە؟ چونکە وەرە لە پیرەمێردێک نەخوێندەوارێک پیرەژنێک داپیرەیەک پرسیاری لێ بکە، ئەرێ داپیرەگیان ئەم کەناڵە چۆن؟ دەڵێ ڕۆڵە ئەلحەمدولله من بەو کەڵانە گوێ لە قورئان دەگرم، گوێ لە زیکری خوا دەگرم، گوێ لە دوعا دەگرم، نەسیحەت و ئامۆژگاری باش دەبیستم، بەڕاستی خێر و بەرەکەتە. کەسێک بێت ئێستا خۆی بە ئەهلی زانست و علم دابنێ و بڵێ دەبێت کەناڵی ئامۆژگاری بسڕێتەوە لە ماڵەکان، نابێ گوێی بۆ بگرن، تێگەیشتی. ئەمە دەڵێ نەک خەلەلی لە علم هەیە، خەلەلی لە عەقڵیش هەیە داماوە. یا ڕەبی خوای عەقڵیشی پێ بدەی و علمیشی پێ بدەی. بۆ چونکە بەخوا بەقەدەر نەخوێندەوارێک، بەقەدەر پیرەمێردێک پیرەژنێکی نەخوێندەوار لەو دینە حاڵی نییە فەقیرە، بۆ خەلەل و نوقسان لە عەقڵدایە. دوو لە پیاوی گەورە بە یەک گەیشتن، قسەیان لەگەڵ یەکتر کردن و کرد و دوایی لە هەر یەکێکیان پرسی ڕاچیە لەسەری تر. یەکیان وتی رأيت أن علمه أكبر من عقله، ئەویتر رأيت أن عقله أكبر من علمه، وتی علمەکەی لە عقلەکەی گەورەترە، ئەویتر وتی عقلەکەی لە علمەکەی گەورەترە. یعنی عقل پێویستە ئینسان هەیبێ، کاکە تۆ لە هەندێک شتدا ڕاو بۆ چوونی شت جیاواز بێ لە مامۆستایانی کەناڵی ئامۆژگاری، ناکرێت تۆ بێ دژایەتی بکەیت. کاکە من ڕای مەسەلەیەکی ئیجتیهادی برای بەڕێزم، ئەم مەسەلەی مەدخەلی یا فلان و فیسار برا بەڕێزەکەم، کەناڵی ئامۆژگاری مقيد نییە بە تەقلیدی ئەعما و تەعەسوب بۆ هیچ عالمێک، هیچ عالمێک. ئێمە دەمانەوێت چی خوا فەرموو بێتی، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموو بێتی، ئەوە بە خەڵک ڕابگەێنین. ئەمما وەکو ئەوان دەیانەوێت ئێمە بینە کۆیلەیەک و وەکو حیزبایەتیەک دەی جەنابی شێخ چی فەرموو ئێمەش بڵێن بەڵێ جەنابی شێخ ڕەبیع بە منیوت دەبێت کەناڵ داخەی. بۆ چونکە ڕەسمگرتن کامێرە حرامە، حرامە ئێوە ڕەسم دەگیرێن و مامۆستایان وتار دەدەن و محاضرە پەخش دەکەن، حرامە دەبێت دایخی. وتم جەنابی شێخ بەڵای تۆ حرامە، بەلای ئەلبانی حرام نییە، بەلای ئیبن باس حرام نییە، بەلای ئیبن عوثەیمین حرام نییە، بەلای صالح الفوزان حرام نییە، بەلای مفتی عام حرام نییە، بەلای صالح ئال شێخ حرام، بەلای هیچ لەو عولەمایان حرام نییە. ڕای خۆتە شێخ بە قسەد ناکەین. دەی ئاویش و جەماعەتیشی کە متعاصبن دەستیان کرد بە قسەکردن و دژایەتی کەناڵی ئامۆژگاری. ئێمە هەر بەلامەنەوە زۆر سادەیە براکەی من، بەڵام ئێمە کەناڵدا دەخەین و مامۆستایەکیش کە خاوەنی علم و عەقڵ بێ لە خزمەتی داین بێ شتی بۆ پەخشکەین انشاءالله. ئەمما لە دوورەوە دەستیان کردو بە جنێودان و قسەی ناشیرن کردن، دوعای هیدایەتیان بۆ دەکەین، خوا هیدایەتیاندا. ئەگەر خۆشیان بە خاوەنی حەق دەزانن، ئێوە چەند جار وتومانە لە خزمەتیان داین، بابێن ڕاشکاوانە، بە ڕاشکاوانە لە هەر کەناڵێک دێڵێن ڕاستە و خۆ، با دە کەناڵی ئاسمانی نەقلی کە حیواری بینی ئێمە و ئەوان. ئەوەی ئێمە قورآن و سنەتە کەناڵی ئامۆژگاری بڵاوی دەکاتەوە یان نا؟ و ئایا ئەوەی ئێمە دەیکەین خەڵک بۆ سەر منهەجی پێغەمبەر صلی الله علیه و سلم بانگ دەکەین و سەحابە، یان ئەوەی ئێمە پێچەوانەیە؟ با دەریخین بزانین چیە لەسەر ڕێگای ڕاستە. بەڵام هیچیان جورئەت ناکەن، چونکە نە علمیان پێیە نە توانای ئەوەشیان هەیە، بەس وەکو تووتی لەسەرەوە قسەیەکیان بۆ وتراوە دەیڵێنەوە. ئەجینە کاکە بۆ خەڵک مەشغوڵ بشەوەش دەکەن، دەوەرن باو قەزیە گلا بکرێتەوە، فەرموو با دابنیشین حەیە عەلە الصەلا وەکو کوردی خۆمان دەڵێ، ڕوبەڕووی خەڵک دابنیشین، فەرموو پێمان بڵێن لە چ شتێک ئێمە لە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەحابە لامان داوە، لە چ شتێک لە قورئان و سنەت لامان داوە. ئەمما بڵێن وەڵا لە ڕەئی شێخ فلان لاتان داوە، کاکەمە ڕەئی شێخ فلان بەدین نازانین، قورئان و حەدیث نییە. بەڵێ لە ڕەئی شافعی لا دەدەین لە شتێک کە بزانین نەی پێکاوە، لە ڕەئی ئەبوو حەنیفە لا دەدەین کە بزانین نەی پێکاوە. شێخەکەی ئێوە چیە خۆ لەوان گەورەتر نییە برای بەڕێزم. ئێمە تەعەسسوب و تەحەزوب ناکەین کە حەقیشتان پێ، خەڵکی پێم شۆژ مەکەن. چەند جار و تومانە وەکو پیاوێکی بەڕێز وەرن دابنیشن ڕوبەڕووی خەڵک، بۆی بۆ خەڵکی دەرخەن کە ئێمە لەسەر هەڵین کاک. بەڵام ئەوەتان نییە، لێرە و لەوێ دێن ورتەورت خەڵک دڵی خەڵک کرمێ دەکەن، یارمەتی کەناڵی ئامۆژگاری نەدەن. کەناڵی ئامۆژگاری دژی عولەمایە، دژی عولەما. من ئەو هەموو عالەمم بۆوتی، ئەو هەموو زانایە دەڵم ئەوە ڕەیانە. ئێستا ئێوە ڕاست بڵێن لەگەڵ خەڵک ڕاستکەن، وەکو پیاوی ژوەرن دابنیشن مناقەشەی قەزیەکە بکەن. ئەمما ورتەورت و خەڵک هاندان بۆ کەناڵی ئامۆژگاری کەناڵێکی خراپە. یعنی تا ئێستا لێمان نەبیستوە یەکێک لەوانە دابنیشێ وتارێک تەسجیل کە بڵێ بۆ نمونە MBC لە ماڵەکانتان بسڕنەوە، کەناڵ فلان نەشت کە فسق و فجور بڵاو دەکاتەوە ناوی بێنێت دابنیشێ لەسەر قەنەفەیەک و بڵێ بیسڕە. بەڵام تایبەت بۆ کەناڵی ئامۆژگاری هەموویان، بە تایبەتی کە مانجی ڕەمەزانە دەست پێ دەکەن وەکو شانە زەرگەتەیە چییە، دێنە دەرە وژ هەمووی دەست پێ دەکە ئامۆژگاری خراپە، ئامۆژگاری خراپە، ئامۆژگاری خراپە.
برا بەڕێزەکەم وەڵڵی زەرەر لە قیامەتی خۆتان دەدەن، زەرەر لە دینی خۆتان دەدەن. کاکە گیان کە تۆ ناتوانانی دەستبارێکمان لەگەڵ بگری دوعایەکمان بۆ بکە، کە ناتوانانی دوعاش بکەیت ئێدەبا لە شەڕەکەت سەلامەت بین، لە شەڕت با سەلامەت بین، لێگەڕێ با خزمەتی خەڵکەین. ئێمە چی بە خەڵک دەڵێن؟ پێ دوایە بە خەڵک دەڵێن خەڵچینە شوێن ئێمەکەون نابەخوا، دەڵێن خەڵچینە ئێمەش و ئێوەش با شوێن پێغەمبەری خواکەوێن عەلەیهی سڵاتو وسەلام، دەست بە سوننەتەوە بگرین، خەڵک بۆ تەوحیدی خوا بانکەین. ئەوە بە خەڵک دەڵێن براکەم مرۆڤیشین بێ هەڵە نابین، بێ پەڵە نابین، بێ نوقسانی نابین. کاکە نەسیحەتمان کە ڕاستمانکەنەوە. خوا گەورە خێرتان بنووسێ برای بەڕێزم، نەماوت و ئێمە معسوومین هیچ هەڵەیەکمان نییە. خوا گەورە هیدایەتی ئێمەش و ئێوەش بدا براکانم. والله کارێکی باش ناکەن لەسەر ئەو خەتە بەردەوام بن، دوعای خێر بکەن براکەم، کە کەسێک دەبین هەڵەی هەیە دوعای خێری بۆ بکەن و نەسیحەتی کەن. بارەک الله فیکم. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو کاکە. فەرموو خوشتی بەڕێزم. والله لەسەر خەتم بیدی مامۆستا قساکە. فەرموو خوشکەکەم گوێم لێتە. بەڵێ فەرموو. مامۆستاگیان ئەم کاتە باش. سەرکەوتوو بخوای گەورە هەموو کاتێکت باشکە یاخوا. والله من پیاوەکەم گوتیلەیەکی نییە حەماڵی ئەکا 3 مناڵمان هەیە، وتم ئەمڕۆ چەندێکە ڕەمەزان هاتۆ بە ڕۆژووە ئایل بەس هانی بزە بە ناڕەحەت ڕۆژوو ئەگری ئایا لە سەرێتی یاننا ئایا چی؟ ئەو ڕۆژوو بگرێت لە سەرێتی. خوشی بەڕێزم کەڕێی گورچیلەیەکی نییە و ڕۆژوگرتن لەسەری مەشەقەتە، لەوەیە یعنی زەرە لە گورچیلەکەی تری بدات و نەخۆشی زیاد بکات. بۆی هەیە ئینشاء الله تعالی بە ڕۆژوو نەبێ و بە تایبەتیش کە دکتۆر تەشخیصی حالەتەکەی بکە و دیاری کا بڵێ بە ڕۆژ نەبێ، بۆی هەیە بە ڕۆژوو نەبێت، با بە ڕۆژوو نەبێ و تەنها فدیەی لەسەر ئینشاء الله فدیەی بدات، هیچی تر نا بە پشتیوانی خوای گەورە. با خۆی تووشی تەهلوکە و بە هیلاک چوون نەکە ئینشاء الله. خوا زۆر لەوە بەڕەحمترە بارەک الله فیک کە بێوێ عەبدەکەی خۆی عەزاب دات و تووشی مەشەقەت و تووشی بە هیلاک چوونی بکە. بارەک الله فیکم. بەڵێ فەرموو. فەرموو بەڕێزم. فەرموو گوێمان لێتە. فەرموو. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵی وبەڕەکاتوه. خۆیان خۆی گەورە سەرکەوت بکە لە دنیا و لەو دنیا. لەگەڵ ئێوەش یا ڕەبی خوات زیاد داتەوە خوشی بەڕێز. بارەک الله فیکم. پرسیارێکت هەبوو لە خزمەت دابین؟ مامۆستاگیان من خەیاتم. بەڵێ. خەیاتی ئەەکەم بەڵام جلی ماڵەوە زیاتر ئەدورم. باشە. جلی ماڵەوە ئەدورم لە کاتەکانە زیاتر نەورۆزانە ئەو کاتانە جلی کوردی ئەدورم. ئایا گوناهبار ئەبم؟ خوشکەکەم کە جلی ماڵەوە ئەدوریت بۆ ماڵەوە ئافرەت چ جلێک لەبەرکە بۆ پیاوی خۆی ئاسایی حەڵاڵە، هیچ مشکلە نییە. ئەمما جلێک بدوریت ئافرەت بۆ دەرەوە لە بەریکە و ئادابەکانی جلی ئافرەتی مسلمانی تیادا نەبێ، ئەوە نابێت، گوناهبار دەبی. خوای گەورە دەفەرمێ وەلا تەعاونوا عەلە الئیثم والعودوان، هاوکاری کەس مەکەن لەسەر گوناه و تاوان. یعنی ئەگەر کەسێک دەزانی جلی بۆ دەدوریت بەڵام بەو جلە تەنکەوە ناچێتە دەرەوە، بەو جلە تەسکەوە ناچێتە بەرچاوی پیاوان، عابایەک دەکا خۆی دادەپۆشێ ئاسایە بۆی بدوریت. ئەمما کە بزانیت نەوەڵات جلێکی تەنک و تەسک و کورد لەبەر دەکا و تۆش بۆی دەدوریت و بەوەش دەچێتە دەرەوە خۆشی داناپۆشێ، خوای گەورە دەفەرمێ وەلا تەعاونوا عەلە الئیثم والعودوان، هاوکاری یەکتر مەکەن لەسەر گوناه و تاوان و زێدەڕەوی. بۆیە شتێک مەکە کە بزانی بۆ قیامەتت خراپە و ڕزقەکەتی پێ حرام دەبێ. خوای گەورە بەختەوەرتان کا بەڕێزەکانم بینەرانی خۆشەویست، داوا لە خوای پەروەردگار دەکەم یارمەتی هەموو لایەکتان بدە، ڕوحم بە هەموو لایەکتان بکە، لە ئێمەش و لە ئێوەش خۆش بێ بۆ خاتری ناوە جوانەکانی طاعەت و عیبادەتمان قبول کە، یارمەتیماندا بۆ ئەوەی لە خزمەت مانجی ڕەمەزاندا نوێژ و طاعەت و ڕۆژوگرتن و عیبادەت و ذکر و دوعاکانمان بکەین. خوای پەروەردگار ئەوانەی کە نەخۆشن شیفایان بدەی، ئەوانەی کە مردوون ڕەحمیان پێ بکەی، ئەوانەی کە قەرزارن قەرزیان بۆ بدەیتەوە بۆیان ئاسانکەی، ئەوانەی کە فەقیرن باری داراییان چاکە یا رب العالمین. اللهم اكفنا بحلالك عن حرامك وبطاعتك عن معصيتك. خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی بۆ خاتری ناوە جوانەکانت. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزەکانم کاتێکی کەمی ماوە، کاتی ئەوەیە هەر یەکێک لە ئێمە ذکری خوا بکە، دوعا بکە، لەبەر ئەوە کۆتایی بە بەرنامەکە دەهێنین. بەخوای گەورەتان دەسپێرم تا حەڵقەیەکی تر خوای گەورەتان لەگەڵ بێ. والحمد لله والصلاة والسلام على رسول الله والسلام